دەمکان بدەن بەو ئاڵەیەی ئەندامان و لایەنگرانی کۆمەڵ ئیسلامی کوردستان شەو ڕۆژیان خستوەتە سەریەک و لە ڕێگەی تیمەکانیانەوە نەپساوانە کار بۆ سەرخستنی لیستی ژمارە 104 دەکەن. لەو چوارچێوەیەشدا ئەنجومەنی دارەتووی کۆمەڵ ئیسلامی کوردستانیش لە ڕێگەی تیمەکانیانەوە هەڵمەتێکی هەڵواسینی پۆستەر و دروستمەکانی لیستی 104یان دەست پێ کرد. ئیشکردن لە بۆ کۆمەڵی ئیسلامی شانازیە چکە کەسانێکی وای دەستنیشانکردی لە بۆ پەرلەمانی عێراق کەسی خاوەن ئەزمونن لە شەهادات هەندێکیشیانەوە پێشتر کە کاندید بووینە و خۆیان کاندیدکردنەوە سوپاس لەبە خۆی پەروەردگار غەیری چاکە و باشە هیچیان لێ نەبیسترایە دەبینین ئەو خۆنیشاندانانەی کرا ئەو شۆرتانەی کە مەعاشەکانیان چا نەکرایە ئەوانەی دوێنێ پێرێ بەر شەق دران ئەوانەی دوێنێ پێرێ لێ نەرەگەڕان خۆنیشاندان بکرێن ئەوانەی دوێنێ پێرێ مەعاشەکانیان لێ بڕا. هیوادارم ئەو ڕۆژانە لەبیر نەکرێن دڵنیا بن ئەو حیزبە دەسەڵاتدارانە دوو ڕۆژی دلۆیان بستە سەر زۆر خراتر لەو میلەتەی دەکەنەوە. دەستخۆشێکی زۆر لە کەناڵی ئاسمانی پەیام و تۆڕی میدیای کۆمەڵ بکەم ماندوونە ناسانە لە هەموو کاتەکان لە هەموو ساتەکان شانبەشانی بازنەکانی بانگەشەی هەڵبژاردن ئامادەن بەردەوامە بین ئینشەڵا هەر وەکو خۆبەخشێکیش لە پێناوخوای گەورە بڵێونەڵێ ئەو خەڵکە بەعام دەزانێت تێگەیشتووە چێ حەقە و چێ ناحەقە و چێ دز و گەندەڵە و چێ ڕازگۆشە. ئێمە هەرچەند هەوڵ بدەین لۆ لیستی 104 لۆ کۆمەڵی ئیسلامی لۆ کاندیدە بەڕێزەکانیان لۆ ئەو کاندیدە شارەزایانە هەر پێمان کەمە کار دەکەین بۆ سەرخستنی لیستی 104 بە شەو بە ڕۆژ ڕناوەسین پەنا بەخوا سەرکەوتنیش بەڕێوەیە. کاندیدانی بازنەی هەولێریش شان بەشانی ئەندامان و لایەنگرانی لیستی 104 شەوانە لەگەڵ تیمەکان لەسەر شەقامەکان پۆستەر و لافیتە و دروشمەکانی لیستی هەڵوێست و مەردایەتی هەڵدەواسن و کار بۆ سەرخستنی لیستەکە دەکەن. ئێمە ئەمانەوێت لە هەر کوێ گەندەڵی بێ دژی بوەستینەوە چ لە مەرکەز بێت چ لە هەرێم بێ ئێمە دڵنیاین کە پاوانخوازی سیاسی مەرکەز و هەرێم پێکەوە هاتن بۆ پاراستنی بەرژەوەندیە تایبەتیەکانی خۆیان بۆ پاراستنی بەرژەوەندیە سیاسیەکانی خۆیان حتا قوتی ئێمەیان بڕی قوتی موچەخۆرانی ئێمەیان بڕی بۆیە ئێمە لە هەر کوێک ئەو بە پێەوەی کە ئاینی پیرۆزی ئیسلام بەڕاستی ڕێگەمان پێپیشان دەداوە دەستورە بۆ ئێمە ئەبێت لە هەموو شوێنێک لە هەر شوێنە ستەم و ناحەقی و گەندەڵی بوو ئێمە ڕوبەڕوو بینەوە ئەرکی ئاینیمانەوە ئەرکی نیشتیمانیمانە و داکۆکی کارێکی ڕاستەقینەی مافەڕەوەکانی گەلەکەمانە بین. کۆمەڵی ئیسلامی کوردستان لە 4 ساڵی ڕابردوودا بە وەزیرێک و چەند دەستەیەک و ڕێژەیەک لە ئەندامانی پەرلەمان توانیان جێدەستی خۆیان لە چاکسازی و بەرەو پێشبردنی وەزارەت و دەستەکان بنەخشێنن و ئەندامانی پەرلەمانیش لە هۆڵی پەرلەمان و لە ڕیزی خۆپیشاندانەکان دژی گەندەڵی و شەڕی بەدەستێنانی مافەکانی خەڵک بکەن. هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە ڕابردوودا وای لە ئەندام و لایەنگرانی کردووە لە بانگەشەکانی هەڵبژاردن شەو ڕۆژ بخەنە سەریەک و نەپساوانە کار بۆ سەرخستنی لیستی هەڵوێست و مەردایەتی بکەن. زریان سدیق کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.